سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئاڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا سێ بابەتتان پێشکەش دەکرێت لەژێر ئەم سەردێڕانەی خوارەوە بەناوەکانی لەتیف هەڵمەت، شاعرێک لە ئەخلاق لە نووسینی نەجات نووری، ڕەنجە چێندراوەکان کورتێک سەبارەت بە ڕۆمانی دڵە ڕاوکێ زۆلفۆ لیوانلی ئامادەکردنی ڕەشاد مستەفا سڵتانی و گوڵی خاز منسووری یاقوتی لە نووسینی یاسۆس هەردی. شای ئاماژەیە ئامادەکاری ئەم بەرنامەیە هاوڕێ سعید ئەمانیە. بەو هیوایە ناوەڕۆکی بابزەکان جێگەی سەرنجی ئەوەی ئازیز بێت لەگەڵمان بن بۆ بینینی ناوبڕێکیش وەربگرین دینەوە خزمەتتان. لەتیف هەڵمەت شاعرێک لە ئەخلاق لە نووسینی نەجات نووری. ئەگەر ئەمتوانی شعری هەموو شاعرە سەدڕوەکانم دەسووتان، ئەم زەویەم دەردەهێنا لە ژێر چەنگی درۆی هەزار شاعرۆکەی بازرگان. گەر ئەمتوانی وشەم ئەکرد بە شەقۆ، وشەم دەکرد بە قاچێ، دەمی هەموو شاعرێکی ترسنۆکم هەڵدەپاچی. گەر ئەمتوانی تاجی هەموو پاشەکانم بۆ هەژار و نەدارەکان دەدا بەنان. باکان کۆ دەکەمەوە، ژوورێکیان لێ دروست دەکەم بۆ ئەوەی کرێخان و نەدەم. لەتیف هەڵمەت ئەو شاعرەی ساڵی 1947 لە شارۆچکەی کفری هاتووەتە دنیاوە. لە ساڵی 60ەکانەوە بە وشەی شعرەکانی دێتە گۆڕەپانی ئەدەبیات و کۆڕ و کۆبوونەوە ئەدەبیەکانەوە. ساڵی هەفتە دیوانە شعریەکەی خوا و شارە بچکۆلەکەمان بڵاو دەکاتەوە و لە وشەکانی سەرەتای ئەو دیوانەدا دەنووسێت هەر چۆنێ بێ من دەمەوێت جێ هەنگاوەکانم کەومەوە لە باوشێکی دڕکاوی ئەم تاریکەشەوەدا. ئەو نەک جێگەی خۆی کردەوە بەڵکو بووە دەنگێکی مەزنی شعر لە ناو مێژووی ئەدەبیاتی کوردیدا. لە ژیانی ئەدەبیاتی خۆیدا دوور لە هەموو باوەڕێکی سیاسی زیاتر لە 79 بەرهەمی شعری و لێ کۆڵینەوە و وەرگێڕانی خۆی دەخاتە ناو کتێبخانەی کوردیەوە. لە ڕۆحی ئەم شاعرە مەزنەدا ئەو ئەخلاقیاتە گەورەیە هەیە کە ناخوازێت ملکەچی هیچ تاقم و دەستێکی ئایدۆلۆژیانە بێت و لێیان بپاڕێتەوە. شاعرێک دێت پەیڕەوی ئەخلاق دەکات، ئەو ئەخلاقی کە دەیکاتە پەیڕەوی ئەو مرۆڤانەیە کە تامردن دەخوازن وەکو خۆیان بژین و سادە و ئاسایانە بنووسن و لە ناو خەڵکدا وەکو نەدار و هەژار و برسیەکان دەرکەون. لەتیف هەڵمەت ئاوا ئەو شاعرە گەورەیەکە لەسەر بنەمای عشق و مرۆڤ دۆستی دەیەوێت بژی و بمرێت و بۆیان بنووسێت. کۆی لاپەڕەی دیوانە شعریە گەورەکەی لەسەر ئەم سێ بنەمایە شاعرێکمان پێ دەناسێنێ کە ناخوازێت ببێتە شاعرێک تا درۆ بکات، تا خۆی بفرۆشێت، تا لە ڕێگەی شعرەوە خۆی بژینێت تا خەڵک فریو بدات. شاعرێکە هەر لە یەکەم ساتی ناسینی شعر و ئەدەبیاتەوە ڕاستگۆیانە دەرگای ئەخلاقێکی گەورەی بەرەوڕووی تەمەنی خۆیدا کردوێتەوە و ڕێگە بە ڕۆحی سربەستی خۆی نەداوە کۆیلەی بەردەرگای ئەمەوە بێت. کەم شاعر هەیە وەکو ئەم لە ڕۆژگاری ئەمدا توانێ بێتیان خۆیان بە دوور بگرن لە قاپی ئەم حەزب و ئەو گروپ و ئەو بەرپرس. بەڵام ئەم شاعرە گۆرەیەمان چونکە دەزانێت شعر و ئەدەبیات یاخیبوونە لە ستەم و ناداتپەروەری، شعر و ئەدەب بۆ ئەدیبە مەزنەکانی وەکو ئەم هێنانەدی ئازادی و پشڕانی کتوبەندی داگیرکاری و دابڕانە لە نەزاری. وەکو دەبینین لەتیف هەڵمەت هاتووە لە ڕێگەی شعر و نووسینەکانیەوە خزمەتێکی گەورەی بە نیشتمان و عەشق کردووە. شاعرێکی سەربەز لەگەڵ هەموو برسیەتی و نەداری و تەنگ و چەڵەمەکانی ژیانیدا پەیڕەوی ڕۆحێکی خۆڕاگەری کردووە و پێشەرم بووە بەردەرگای سوڵتان و دەسەڵاتدارە مشەخۆر و ستەمکارەکان بگرێت بۆ نانێک. ئەو شاعرانەیە کە وەکو ئەم شاعرە زانی بێتیان شعر نابێ بشێتە ناوخانەی فرۆشتن و پیاهەڵدانی ئەم و ئەوەوە زۆر کات دەرگای دۆزەخیان لێکراوەتەوە و دایان بڕیون لە هەموو دەستکەوت و ژیانێکی باش و گۆشەگیرانە لیان ڕوانیون. لەتیف هەڵمەت دەچێتە ناو کۆی ئەو ئەدیبانەوە کە چەکی دەستیان تەنها شعر و وشە بووە بۆ بەرگری لە خەڵک و نیشتمان. لە هەر دیوانێکی ئەم شاعرەدا ئەو دێڕانە دەخوێنینەوە کە پەیڕەوی ئەو ئەخلاقیاتە دەکات کە شاعر نابێت شاعری ئەم و ئەو بێت و ببێتە شاعری دەربار.
دەبێت شەعری خەڵکی نەدار و نیشتمان و چاکەکاران بێت. دەبێت ئەو شەعرە بێتکە نەهێڵێت ستەم دەنگی شەعر و ئازادی خوازان لەناو بەرێت، نەیەڵێت کەس نیشتمان هەڕەش بکات و دار و بەرد و گوڵ و ڕۆڵەکانی بفرۆشت. ئەی گوناه، چەند شتی جوان لە جانتاکەتدایە. ئەی چاکە، جانتاکەت چەند بەتاڵ و هەتاڵە. دەست و قەڵەمی لەتیف هەڵمەت دەست و قەڵەمێکی نییە بۆ ئەوەی بە شەعر و بە وشە خۆی بکاتە شەعرێکی خۆفرۆش و تاریکپەرست و نەزان و دەربار. ئەم شاعرێکە دەزانێت کە گوناه و چاکە بە شەعر و بە ئەخلاقی خۆی لە یەک جودا بکاتەوە و نەیەڵێت خراپی ڕۆحی ئەوینداری داگیر بکات و گەمە بە گیانی بکات. دەزانێت کە بوونی چاکە بۆ مرۆڤ بوونی وتنی حەق و گەیشتنە بە حەق لە ناو ژیانی شەعرە باشەکاندا. ئەمەش بۆ خۆی دەرکردنە بۆ ئەو ڕێگایانەی کە شەعر لە نێوان گوناه و چاکەدا دەبێت یەکێکیان هەڵبژێرێت. لەتیف هەڵمەت زۆر زوو وەکو ڕێبوارێکی ڕێگای حەق هاتووە ڕێگای چاکەی بە ئەخلاق و بە شەعر بۆ ژیانی پڕ لە بەرهەمی خۆی تەرخان کردووە و بۆ یەک ساتیش دوو لە پەیڕەوکاری گوناهکارێک دژی هیچ کەس نەوەستاوەتەوە و دانەبراوە لە ئازاری خەڵک و نیشتمان. ئەم زۆر زوو دەرکی کرد شاعر پێویستێ بە هیچ پاشا و سوڵتان و کۆشکێک نییە بۆ ژیان، بەڵکو ئەوە سوڵتان و پاشاکانن کە هەمیشە پێویستیان بە شاعرە دەربانەکان هەبووە. ئەم ئاوا زۆر زوو پشتی کردووەتە خوانی ڕازاوی پاشا و سوڵتانەکان لەم نیشتمانە زامدار و پڕ لە ستەمەدا و ماڵەکەی خۆی بە لاپەڕەی بەرهەم و کتێبەکانی گەرم کردووە و نەدارانە لەگەڵ ئازاری برسیەکاندا ژیاوە تاکو ئێستا. بۆیە ئەڵێ برسیەتی میوانێکی ئاوارە و ڕنگ خوڵاوی و دەست و پێ قڵیشاوە، تەنها لە ماڵی هەژاراندا دەحەوێتەوە. دەڵێن مەرگ زۆر میهرەبانە، میوانداری هەر کەسێ بکات لەگەڵ خۆیدا بۆ شارێکی دەبات برسیەتی تیا نەبێ. ئەم وشانە دەبنە شعری شاعرێکی وەکو لەتیف هەڵمەت کە ئاوا نەداری و برسیەتی تاکو ئێستاژ میوانی ماڵە سارد و سڕەکەین و خۆڕاگرانە وەکو حەڵاج و بایەزید و عەتار بە ئەخلاقی بەرزی خۆیەوە لە شارێکی پڕ لە ستەمدا دەژی و نایەوێت هیچ کات شعر و ئەخلاقی خۆی بفرۆشێت و ملکەچی دەیان گەمژە و نەزانیە مۆڵاتە بێت. دەیەوێت کە مرد کەس بە نەفرەتی نەکات و وەکو شعرێکی مەزن و بە حورمەتەوە چێتە دیداری نالی و مەحوی و مۆلەوی و کەڵە شاعرانی تر.
ئێستاش بابەتی دووەمتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی ڕەنجە چێندراوەکان کورتەیەک سەبارەت بە ڕۆمانی دڵڕاوکێ زۆلفۆ لیوانلی ئامادەکردنی ڕەشاد مستەفا سەڵتانی. نوام چامسکی دەڵێت جیهان لە بواری تێپەڕبوون و ئاڵۆگۆڕدایە. هەمیشە لەلایەن ئیسلامی سیاسی و دەمارگرژەکانەوە داسەپاندنی ڕەنج و مەینەت بەسەر شارۆمەندانی ئێزدی ئامادە و چێندراون. ڕۆمانێکی مێژووی سیاسی و لەسەر دڵان بە ناوی دڵەڕاوکێ چاپ و بڵاوبووتەوە. ئەم ڕۆمانە بە زۆری باس لە دڕندەئی و نادڵۆڤانی سیستمەکانی ڕۆژهەڵاتی ناوین و بە تایبەت ژیانی پڕ لە ڕەنج و وازاری ئێزدیەکان دەکات. سیستەم گەلێک کە بە گشتی دژی ئازادی و پرۆسەی دیموکراسی لە هەموو جیهانن. پەردەلادان لەسەر سیستمە دڕندەکان چ لە ئەمریکا و چ لە ڕۆژهەڵاتی ناوین پەیامی سەرەکی ڕۆمانەکەیە. قارەمانی داستانەکە حسێن کوڕێکی هێمەتبەرزی خەڵکی شاری مێردینە کە چارەنووسی هەمان مێژووی تاڵی دانیشتووی ناوچەکەیە و لە لاپەڕەکاندا ئاماژێ پێکراوە. حسێن بۆ یارمەتیدانی لێقۆماوانی ئێزدی سەر لە کەمپی پەنابەران دەردێنێت. کارەکتەری دووەمی داستانەکە کچێکی نازداری ئێزدی بە ناوی مەلەکنازە کە پاش دەستگیرکران و فرۆشتنی لە بازاڕی کەنیزە و کۆیلەکانی شاری مووسڵ دەبێتە هاوسەری یەجباری مێشکبەردێنێکی داعشی. سوکایەتی و دەستێژێکی فراوانی پێدەکرێت. مەلەکناز بەسکی پڕەوە و لە بازاڕی کڕین و فرۆشتندا لەلایەن کەسێکی بە ویژدانەوە لەگەڵ دوو مرۆڤی تر کە خوشکی گەورە و چکۆلەی یەکترن یارمەتی دەدرێن و وەک ئاسک و مامز بەسەر چیاکان و شەخەکاندا دەفرن و خۆیان ڕزگار دەکەن. لەو ڕێپێوانە سەخت و پڕمەترسیەدا کچە چکۆلەکە کە فرە ئازاردیت و دڵشکێنراوە خۆی لە شاخەکەەوە فڕێ دەداتە خوارەوە و هەپەرون بەپەرون دەبێت وە ژیانی کۆتایی دێت و ئەسپەردەی خاکی دەکەن. مەلەکناز منداڵی دەبێت و ئەوەندە برسیەتی گەمارۆیان دەدا کە مەلەکناز زیلان و نێرگێز واتە کۆرپەی مەلەکناز ناچار دەبن بە شیری مەمکەی مەلەکناز خۆیان لە مەرگ دەرباس بکەن. شێربانانی ڕۆژاوا پێشوازی یەرمیان لێ دەکەن و فرە یارمەتی دەدرێن. حسەین لە شەقامەتسکەکانی مێردین و لە نێو فەرهەنگ و کولتوری سریانی، زەردەشتی، ئاگرپەرست، جوولەکە، ئاسووری، موسڵمان، کریستیان، کلدانی و مەجووستیدا گەورە بووە کە لە گوزەری پڕپێچ و خەمی مێژوودا پێکەوە ژیاون. لە 5 کیلومتری مێردین کەنیسەی دیرەل زەعفران و لە نێو شاری مێردین پەرستگای هەتاو هەڵکەوتون کە ئاوێنەی دوو دینی جیاواز و کولتورن. حسەین تا دڵت بخوازێت هەستناسک، دڵۆڤان و بەبەزەیی و ئاکاری ئۆمانیستی و نەترسانەی هەیە. ئەگەرچی دەستگیرانی هەیە بەڵام بە خاتری ڕوانگەی سیاسی دەست لەو پەیوەندیە هەڵدەگرێ و لە پێناو ڕزگاری مەلەکناز و کۆرپەکەی لە ڕووباری شێت و پڕتەوەژمی بەهاری دەدا کە پاشان ڕووباری سیاسی گیانی لێدەستێنێت. مێژبەردینەکانی داعش لە تاریکی شەودا هەڵمەتی لێ دەدەن و برینداری دەکەن. لە نەخۆشخانەی مێردین فریای دەکەون لە مەرگ ڕزگاری دەبێت. پاشان پەیوەندیەکانی لەگەڵ مەلەکناز و منداڵەکەی پتەوتر دەکاتەوە. دایکی و خزمان و کولتوری باو مخالف و حسەین لە ناچاری مەلەکناز بۆ ماڵی دۆستێکی لە ئیستەنبوڵ بەڕێ دەکات. براکانی حسەین تا لە ئەمریکا پەنابەرن و یارمەتی دەدرێت بەرەو ئەمریکا سەفەر و لە دوکانی ئەوان ئیشی دەست پێ دەکات. دوای ماوەیەک مانەوە لەوێ ڕاستیستەکانی ئەمریکا بە چەقۆ هەڵمەتی دەکەنە سەر و ئەوەندە برینەکانی قرس بووەکە لە نەخۆشخانە گیانی لەدەستدات و دەبێتە قوربانی سیستمە دڕندەکانی جیهان. تەرمەکەی بەرەو ماردین دەگەڕێتەوە و خوشکی بە ناوی ئایسەل پەلکە جوان و چێندراوەکانی دەبڕێ و دەیخاتە ناو گۆڕەکەی حسەین. مەلەکنازیش لە ئیستەنبوڵ لە ماڵێکی دۆڵەمەند دەبێتە قەرەواش و کارکەر. دوای ماوەیەک لەگەڵ شەپۆلی پەنابەرانی ئێزدی بەرەو سنووری یۆنان ڕێدەکەوێت و چارەنووسێکی نادیار پەیدا دەکات. لە ڕاستیدا زلهێزەکان بە فریودانی بیرروڕای جیهانی ڕۆژهەڵاتی ناوینیان خوێناوی تر کردووە. کارتیلەکان هێلانەی ملیۆنها مرۆڤیان بەسەریاندا ڕووخاندووە و دیاردەی تیرۆریان لە میزۆپۆتامیا وەک کولتوریکی سامناک و خوێنین جێخستووە. ئایا زلهێزەکان کە ئەمەری زۆر نوێ و پێشکەوتویان وەکو ئاپۆلۆ و سەتەلایت لە دەوری کوڕەی زەوی هەیە ئاگادار نەبوون ئێزدیەکان
کە یەکێک لە کۆنترین و دیرۆکترین شارۆمەندانی ناوچەکان پەلامار دراون و قەڵاچۆ دەکرێن؟ ئایا نەیەندەزانی ئازار و هاواری ئێزدیەکان لە سەروی هەموو ئازارەکان و هاوارەکانە؟ ئایا نەیەندەزانی ڕەنجە نەپێراوەکانی ئێزدیەکان لە چیای شنگاڵ مەزنترە؟ دیفاع و پشتیوانی زلهێزەکانی دیاردەی مرۆڤایەتی لە بنەڕەتدا زۆر بێ بنەما و درۆیە. ئێزدیەکان چەندین جار لەلایەن سوپای ئیسلامیەوە قەڵاچۆ و ژینۆسایت کراون. ئارشیوی درۆیان بۆ دروستکردن و بۆ بیانوەوە لە نێویان بردوون. ڕۆمان و داستانی دڵەڕاوکێ بێ شەبەک و زەمەنی چاپ و ناوی چاپخانە بڵاو بۆتەوە و سەرجەم 187 لاپەڕەیە. هەم نووسەر ئەوەتە زۆلفۆ لیوانلی و هەم وەرگێڕیش شۆڕەش گۆڵکار سەرکەوتوون لە کارەکەیاندا. بە تایبەت وەرگێڕ کوردیەکی ستانداردی بەکارهێناوە. جگە لە بەکارهێنانی هەندێک وشەی ناهەموار کوردیەکەی بلاوێن و ڕەوان و پاراوە. ڕۆمانێکی ڕاڵیستی و تەژی لە فاک گەلێکی مێژووی و تاڵە بۆ ئەوانەیە کە لە بەندیخانەی هزریدا خۆیان بەند نەکردووە بە نرخ و شیاوی خوێندنەوەیە. جوتیار چونه جوته غریبه که مرد فروته غریب بوته گوته جوتیار چونه جوته غریبه که مرد فروته اوی اوی من غریبه طالعون اسیبه خدینه که کس غریبه اوی اوی من غریبه غريبي خاني كسالي غريب نزاني غريبة بياني قلت أخاني كسالي غريب نزاني غريب جوابي قيتا كتنابي غيرام كرناني بابي غريب جوابي قيتا كتنابي حرام كرمان بابي ويول من غريبي بيت العور سيبي خدنك كس غريبي ويول من غريبي ويول من دليلي خدنك كس غريبي
گوڵی خاس منسووری یاقوتی لە نۆسینی ئاسۆس هەردی. ساڵی خوێندنی 1976-77 لە پۆلیسی هەمی ناوەندی بووم لە ئاوارەی دەژیان لە ئێران. مامۆستای زمان و ئەدەبی فارسی ژنێک بوو ناوی خانمی ئەحمەدخانی بوو. لە فەرەنسا خوێندە بووی. مامۆستایەکی ڕۆشنبیری و خۆشەویست بوو لای هەمووان. لە یەکەمین وانەی داڕشتندا پێوتین ئەم ساڵ لە بری داڕشتن کتێب دەخوێنینەوە. هەر یەکەتان هەفتەی داهاتوو چەند لە توانایدایە پارە بێنن کتێبی پێکڕین. لەوانەی داڕشتندا کتێب دەخوێنینەوە. هەر کتێبێکتان خوێندەوە کورتەیەکم بۆ بنووسن لەسەر ئەو کورتەیە نمرەی داڕشتندان بۆ داێنم. هەروایشمان کرد پارە کۆکرایەوە مامۆستا چاودێری پۆلەکەمانی ڕاستبارد بڕوات کتێبی پێ بکڕێ. خۆشی ناوی کۆمەڵی کتێبی دایە کە دەبێ ئەوانەی بیر نەچێ. ئەوەی بیرم بێ کە چاودێرەکە هاتەوە کۆمەڵێک لەو کتێبانەی نەهێنا بوو کە مامۆستا لێ پرسی بۆ نەتکڕیون وتی مامۆستا پێیان وتوم ئەوانە قەدەغەکراون. بە هەر حاڵ لۆ ڕۆژەوە وانەی داڕشتن بوو بە وانەیە کتێب خوێندنەوە. نووسین لەسەر ئەو کتێبەی دەیخوێنیتەوە. یەکێک لەو کتێبانەی بەرمن کەوت کۆمەڵە چیرۆکی منسووری یاقوتی بوو ناوی گوڵی خاس بوو. چیرۆکەکە باسی پیاوێکی هەژاریە کرد ئەسپ و عەرەبانێکی هەبوو. کاسپی پێوە کرد و بژێوی ژیانی خۆی و منداڵەکانی دابینە کرد. ئەسپەکە ناوی گوڵی خاس بوو. ساڵێک بوو هاوڕێ بوو لای خۆشەویست بوو. بەڵام پیر بوو و لە مەرگ نزیک بووبەوە. خەم و مەترسی لە دەستانی گوڵخاس تەنها لەوەدا نەبوو کە ڕەشەی لە بەردەوامی بژێوی ژیانی خاوەنەکەیە کرد. بەڵکو خەمی لە دەستانی هاوڕێکی دڵسۆز و خۆشەویستیش بوو کە پێکەوە ساڵانێکی درێژی تەمەنیان بە چەرمەسەری و ڕەنج و ماندووبوون بەڕێکرد بوو. لەلایەکی ترەوە شەڕەوانی بڕیاری قەدەغەکردنی ئەسپ و عەرەبانەی لە ناو شاردا دەرەکات. لە کۆتایی چیرۆکەکەدا گوڵی خاس کە خۆی پیر و ماندوو بووە وەک ئەوەی لە هەموو ڕووداوەکان تێبگا مات و مەلول ئەکەوێت و دوجار ئەمرێ و خاوەنەکەی بە تەنیا و بێدەرەتانە مێنێتەوە. بۆ منێک کە سەرەتای ئاشنابوونم بوو لەگەڵ خوێندندا چیرۆکەکانی یەک لە یەک جوانتر و چێژبەخشتر بوون. بەڵام ئەوەی لە هەموو شتێک زیاتر لای من سەرنجڕاکێش بوو ناوی پاڵەوانەکانی چیرۆکەکان بوو کە ژاڵ، فەرهاد، کامەران و هیتر. لە ڕێگەی ناوەکانەوە پێ ئەوتین شوێنی ڕووداوەکان کوردستانە و پاڵەوانەکانیش کوردن. ئەمەش لەو سەردەمە و لە ئێرانی ڕژیمی شادا بۆ خوێنەرێکی گەنجی کورد زمان ئەوەندەی تر چیرۆکەکانی خۆشەویستتر و چێژبەخشتر ئەکرد. منسووری یاقوتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە گوندێکی سەر بە کرماشان لەدایک بووە. لەسەر بیرۆڕاو نووسینەکانی زیندانی هەردوو ڕژیمی شا و کۆماری ئیسلامی بینیوە. لە ناو ڕەخنەگرانی ئەدەبی فارسیدا بە چخۆفی ئێران ناسراوە. شیاوی ئاماژەشە ئەم کورتە بابەتە بە بۆنێ مەرگی نووسەری ناسراوی کورد منسووری یاقوتیەوە نووسراوە.
بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون و تا لە ئاڵلقەیەکی دیکە ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانتان دەسپێرم.